ئاوا هەڵ نەستاوە؟ ئاوا؟ دەیارێ ئاوای کچت؟ نا کارم پێێتە. دەگەڕێمەوە. سەبارەت بە ئەختەرە. بە چاوان. دیسان هاتیەوە بە شەڕکردن؟ نەپەڕێتە ناو گەروت. ئاو هەیە، بەڵام تۆ ناهێڵی قومێک بە خۆشیەوە بخۆمەوە. کەوای هاتا من هەم پاروەکان چکۆل لە بگرە. بۆ کوێ؟ جیهان نییە. دێت. بەرنامەیەکی دیاریکراومان هەبوو لە تارانەوە بەرەو مەشهەد بەڕێکەوتین. ڕۆیشتینە ئەفغانستان لە هەرات، خەندەهار، کابول، چەند حوتێک لە کابول ماینەوە و بەرنامەکانمان جێبەجێ کرد و ئینجا ڕۆیشتینە پاکستان. چوینە لاهور و دواتر کەراچی، لە کەراچیەوە ڕۆیشتینە سەیلان، دواتر حەیدەراوە، ڕۆیشتینە مەدرەس. جوانە دێیە ناو ژووری خەڵک. پاشان لە دێلی لەگەڵ تۆمە. دوێشەو کەسات بووە لای جیهان؟ ئەرێ لەم کوڕە لووسکانە بوو. لووسکە؟ باشە بڕۆ دەرگاکەش داخە. جەهان هەتا شەوێ نایێ. یەکێک لە لووتکە بەرزەکانە ئەڵبەدامەندی بە تەنیا سارکەوتێکی ئازادی لەبووە بڕیانوی. دەسڵاو دەتوان بمە ژوورێ؟ بۆ کوێ کچم؟ لە خۆڕە هاتم بۆ ئێرە. حەتم هۆکارێکی بووە وانییە؟ غیاس لە ماڵ نییە. بێڵە با بڕۆم. بەڵام حەتم هۆکارێکی بووە. نەمگوت هۆکارێکی بووە؟ هەست ئەەکەم ئیتر مێردەکەم خۆش ناوێ.
جا ئەوە بۆ بە من دەڵی لەبەر ئەوەی ناتوانم بە دایکم بڵێم. ئەم هەستە لەکوێوە هاتووە؟ لە غیاسەوە. کەوایە غیاس بۆتە گۆشتی قوربانی؟ غیاس؟ من گوێچەکەم جوان نابیسێ. من گوێچەکەم جوان نابیسێ لەبەر ئەوە لە شەڕێکدا ڕۆژێکی غیاس لە بن گوێمیدا لەبەر ئەوەی سوکایەتیم بە جەنابەت کرد. باوکم زیاتر لە غیاس لە من تووڕە بوو. ئاخر بۆچی؟ من کوتانم لێ کۆت بوو، پەردەی گوێ من دڕابوو. سەرەڕای ئەوانە دەبێت زیاتر لە غیاس لە من تووڕە بن. چوومە لای دایکم. دایکیشم لە من تووڕە بوو زیاتر لە غیاس. بۆچی؟ لەبەر ئەوەی ناوی تاهیرەم هێنا بوو. باوکم گوتی خاتونەکەیت لە بیر چوو. تاهیرە خاتون. چاوم لە دایکم گرت، گوتی خاتونەکەیت لە بیر چوو. لۆ ڕۆژەوە دووشت من وە بیر جەنابەت دەخاتەوە. یەکێک کاتێک خراپ گوێم دەبیستێ، یەکێکیش کاتێ ناوی کەسێکی بەڕێز و خاوەن شکۆ دێت. تۆ ئەو ڕۆژە لە نەخۆشخانە گوتت غیاس لە ئۆدەی من. ئەی کواشکۆ کە تاهیرە خان کە من لە لایکم، مێردەکەم لە لایکە، دایکیشم لە لایکی دیکە، سەلمانیش لە لایکی دیکە، منداڵەکەیشم. ئێستایش دەڵێم گوتی سێ تەڵاقە. تاهیرەش وتی فڵتە فڵتە. سەلمانی خستە بەندیخانە. ئەوە مافی خۆی بوو. بەڵام تۆ فەرمووت لە ئۆدەی من. گوتم غەیاس بە ئۆدەی من هەتا نەیەتە زگ ژیانی تۆ مێردەکەت، بەڵام نەموت حەقی خەڵکی بە ئەستۆی منە. دەڵێ من لە لایکەوە، دایکم لە لایکەوە، مێردەکەم لە لایکەوە، سەلمانش لە لایکی دیکەوە. کاتێک دەڵێم هەست دەکەم مێردەکەمم خۆش ناوێ، واتە تۆ سەرکەوتو نەبووی. لە چیدا سەرکەوتو نەبووم؟ لە زۆراندا؟ حانان بۆ هێناوی خەریکم قسەیەک دەکەم وا ناتوان بە کەسی دیکە بڵێم. بۆ دایکمی ناتوان بگێڕمەوە چۆن دەستەکە بە خواردنی حەبەکانی هێورکەرەوە. اینجا تۆ دەفەرموویت زۆران. مێردەکەم لە بیرینی ناوی کچەکەی لادەنە. لە شەقامەکان دەخولامەوە لەبەر ماڵی ژنێکی بەڕێز و خاوەن شکۆڕ ڕاوەستام. اینجا جەنابەت دەفەرموویت زۆران. گوتم هۆکاری هاتنەکەم گوت ئێستاش دەبێ بڕۆم. مێردەکەم نازانێت لەکوێم، دایکم نازانێت لەکوێم. ئیتر دەبێ بڕۆم. لێی گەڕێ بە ئەم ڕۆژە ناخۆشانەی مێردەکەت بەسەر چێ؟ دوایی پێی بڵێ وەها شەوێک و لەوەها شوێنێکدا چووی بە تاهیرەت گوت وە هەستەکەی خۆشت ناوێ. کاتێک خەریک بووی ئەم قسانت پێوت ئەوە بزانە زۆر خۆشت دەوێ. چۆن بزانم دوایی کی هەیە؟ لەو کاتەوە باوکی چوەتە بەندیخانە، هوش و بیری لەگەڵی چووە. نەکاری بە ڕەنگی جلەکانمەوە هەیە،
نەبەگلێنێ چام کە دایەمە لە فرمیسک خۆساوە زۆر کاڵ بوومەتەوە تایرەخەت ئەو ئێستا لە بەرباوکی حاڵی خراپە من لەبەر باوکم حاڵم خراپ نەبوو تۆ عاشقی بووی ئەو عاشقم نییە لەبەرەوەی عاشقتە دەبێ باوکی لەبیر بەرێتەوە تۆ لەبیرت چۆتەوە ئەو ئیتر لە قەیراندایە ئەم قەیرانە تۆ چارێکە چۆ ناوچوون ڕزایەت لە قیاس وەرگرە ناتوانم کەوایە خاوەن شکۆنیت کەی وتومە هەم ژیان ینی باوک دایک ژن مرد خوشک برا بڕیاروانیە یەکێک بێ و ئەوانی کە بنێژێ من ئێستا نێژراوم تۆ نەنێژراوی لە ئێستای مێردەکە تێناگەی لە ئێستای تێبگە بۆ سبەی خوا گەورەیە لە ئێستای تێبگە لە ئێستای تێبگە لەکوێی وا دایکت ئاگای لێت نییە لادنت لای دایکت داناوە چی بۆ کوێ بۆ کوێ ڕۆیشتووی ها ئەلۆ ئەلۆ بۆ لەگەڵ ژنەکەتە بەرزی قسە دەکەی ڕۆیشتۆ کە ڕۆیشتۆ ماڵی دایکێتی خۆی یەخسیری تۆ نییە بۆ بە زۆری هێناوتە بۆ ئێرە بە زۆری نەبوو ئەو تۆی خۆش دەوێ ئەگەر نەبوو ئەی بۆ بەسەریدا دەقیژێنی من نام هەوێ لەبەر من ژیانی خۆتان شێوێنن ها تۆ باوکم ژیانی من نین ژیانی تۆ ژن و منداڵەکەت و دایک و باوکت کەس نەبێ بە قوربانی کەس بێ حاڵا ئەگەر پێی خۆش بواە پێی خۆشە پێی خۆشە دایکەکەم بەخوا پێی خۆشە پێی خۆش بایە خۆ نەدەڕۆیشت ئەم هەستیە دوێ شەوتانەی لێدا هەستی دۆشە هۆشم لەسەر خۆم نەبوو دەنانم دەهێش کەس ئازار بدە ژنەکەت لێرە ئاسوودە نییە هەتا کاتێک وا باوکت لە بەندی خانە بێ ئاسوودە نییە خۆ ئاشکەنجە نییە لە بەردڵی منیش بێ بەرگە دەگرێ بڕۆ سەر ماڵ و حاڵی خۆت سەردانی ئێمەش بکە ژنەکەت لێرە ناهەسێتەوە ئەمن لە هەر کوێیەک بم ژنەکەشم دەبێ هەر جارێکم دەبێت لە باوکت نەبیست لە ژیانمدا تۆ لە کێچی بە زامەندی منت دەوێ دڵی ژنەکەت ڕاگرە کوڕم دەردی باوکت بۆ من کەم نییە بەبێ باوکت قەت دڵم ئۆگرە ناگرێ شەڕی نێوان تۆ و ژنەکەت ئیدی کارم تەواو دەکا هەرگیز کەس جێگەی سەلمان بۆ من ناگرێتەوە ژنەکەت چ لێرە بن چ لێرە نەبن
دە ساڵ سووتام و سازام دەم هەبێ بۆ خۆم بەداخی خۆمەوە بسووتێم هاو بەشم ناوێ سووتانی منداڵم ناوێ گوێت لێیە تێگەیشتی ئەگەر گوێت دامەیە کە باشتر ئەگەر گوێت نەدامی و ئاگرت بەردا لە ژیانت من قەت گردنت ئازا ناکەم سەلام جارێکی دیکە تەنیا جارێکی دیکە زمانت بۆتانە و تەزاننی هالە بگەڕێ ئیتر کچی منی تێگەیشتی تۆ کە هێشتا هەر لەوێ چەقیوی وەرە بڕۆ بۆ لای ژنەکەتەوە بە چاوان دەچمە لای ژنەکەم بگەمەوێش چرایان پێ و خواردنیان سازە منیش خواردنەکەم دەخۆم و بیر لە چراک و ژاوەکەی تۆ ناکەمەوە دوای خواردنیش دادنیشم لەگەڵ ژنەکەم قسە دەکەم و پێدەکەنین پێکەنین چییە؟ قاقا لێ دەدەم و بیر لە شەوی ڕەشیەوەش ناکەمەوە بیر لە تۆ و تەنیایی و بێ با بە سەلمانبوونی تۆش ناکەمەوە پێدەکەنم و بیر لە لێوە دووراوەکە و فرمێسک ڕشتنی تۆش ناکەمەوە پەرداخ بە پەرداخ ئاو دەخۆمەوە و لە بیرم دەچێت دایکم پێی کوتوم دڵۆپێکیش ئاو لە قورگم ناچێتە خوارێ بە کورتی دەبمە مامۆستای بێخەمی و کەم تەرخەمی اینجا تۆ گردنم ئازا دەکەی نا؟ نامەوێ گردنم ئازاکەی ئاوا نامەوێ من دەچم بەڵام دەگەڕێمەوە چ لەگەڵ هالە و چ بێ هالە دەگەڕێمەوە هەتا ئاو لە قورگی ئەمەش بە خۆشی نەچێتە خوارێ دانانیشی ئاهی گیان ئاسوودەم دەبێ بڕۆم دایکم لە ماڵە تەنیایە چای ناخۆمەوە جەنابەت چای چەندە تووڕە و تیژی ئاهی باری بیبارت بەسەردا ڕژاوە هەرێ شتێکی وە تۆزێک خراپ قسە ناکەی نەخێر خراپ قسە ناکە خۆزگە دادەنیشتی ئازیزەکەی من سڵاو دیسان خەریکی دەچی بۆ جێگەیەک جلی دەرت لەبەردایە بۆ جێگایك نا دەمەوێت لەگەڵ تۆ بێم من نامەوێت ئەنوشە خانخوا حافیز بڕۆین لە ڕێگەتا لەگەڵ یەک قسە دەکەین ناڕۆین هەتا قسە بکەین هاتووم بڵێم لێرە بمێنەوە منداڵەکەت نابینی؟ دوێنێ شەوکتت نازانم نێوی چییە ئەم شەویش حتممە دەتەوێت بڵێ هەر خۆشم نایە ها؟
بەڵام من گوتم مێردەکەمم خۆش ناوێ. تایرەخانیش گوتی کاتە خەریکی ئەوە بە مێردەکە دەڵێ دڵنیا بە مێردەکەت زۆر خۆشەوێ. ڕاستی دەکرد خۆشم دەوێ. قسەکانی دیکە و خۆشەویستیەکانی دیکە بمێنێتەوە بۆ ڕێگای ئەماڵی دایکت. نا بۆ نا کوتیان پەش چاوت بەرۆیە بەسە جگەر گۆشەکە بدەیە دەستی بکوژ هەراوەیە فێر نیم لەگەڵ منداڵە وردکە دەمەدەمە بکەم. وەکو غەیاس قسە ئەگەر ناتوانانی ببیسی و بێدەنگبی هەستە بڕۆ. تۆ هەستای چووی بۆ لای تایرە خاتون و کوتت مێردەکەت خۆش ناوێ؟ بژی هەک ئافرم. گوتی ئێستا لە مێردەکەت بگە. تێگەیشتم. دەکرێت بڕۆن لە ناوڕێدا تۆزێک قسەی خۆمانەتر بکەین؟ دەکرێت؟ مەگەر خۆمانەتر لەو قسانش کە بەو خاتونەت کتووە هەیە؟ بڕۆ قسە خۆمانەکانی دیکە بەو بڵێ. ئەوە هەستێک بوو، بەس بۆ ساتێک بوو، دڵتەنگەیەک بوو، بەس وەستانێک بوو. ئای پەژیوانم مەکەوە. پەژیوان لە چی؟ لە عاشق. عاشق ئەگەر عاشق بێ پەژیوانی تێدا نییە. جەنابەت فەرموود باری بیبارم بەسەردا کەوتووە. باڵێ کەوتووە. بەخوا لە شەرمدا تیژ بووم. شەرم لە دایکم واکوتی زۆر مەکە لە ژنەکەت هەتا بێتە ئەم ماڵە. وەکو کچۆڵە خوێندکارەکان هەڵسو کەوت دەکەی. باوکم لە داودایە و تۆش گوریسی لە زیاد دەکەی لە سوچێک سەر لەسەر جانتا دەنێیتەوە دەخەوی سەر لە بەیانیش هەڵدەستی دەڕۆی. دەڵێم دایکم پێویستی بە منە دیسان قسەی خۆت دەکەی. دایکت ئامۆژگاریت دەکات دیسان قسەی خۆت دەکەی. مەگەر قسەی من چییە؟ دەڵم دۆخی ئەو ماڵە باش نییە. ئەگەر دۆخی ئەو ماڵت بەدڵ نییە ئەی بۆ دیسان دەتەوێت بگەڕیتەوە بۆ ئەوێ. بەبێت تۆ دۆخی ئەو ماڵە بۆ ئەو باش نییە. ناتوانێت تااقەت بێنێ. تااقەتی ئەو کەسەی وا خۆشی ناوێ نییە؟ هەستێک بوو، چرکەیەک بوو. کورە بابا ئەوەندە باەخی پێمەدە. بۆ وا دەکەی؟ بۆ کوێ؟ من بمێنمەوە قسە دەکەم دەڵێم تووریش خۆی بە میوەدا دەنێ. دەزانی چیە ژوو منداڵێ بۆیە هیچت پێ ناڵێ ئەجینە. بەڵام من قسەت لەگەڵ دەکەم. گیانە چاوەکەم مەگری. گیان ئاهی زۆر کوڕی چاکی. دەزانی بۆ لەبەرەوەی دەریا خۆشی دەوێی. دەریا کێیە؟ هەلا خەڵا دەریا کێیە؟ دادا ئەنوشە. شتێکت پێ بڵێم ئێستا پێ دەکەنی خۆتی لەگەر دەبێت. بەڵام پێت دەڵێم من باوکت لە بەندیخانە ڕزگار دەکەم. بۆ لەبەر دەڵێی دوو دەریاکان ئەم دەریا و ئەو دەریا. لەبەر دڵی کام لەم دەریایەنە ئەنگوستی لەکە دزی وا کارمان گەیشتە ئێرە ها؟ جابزانە کەنگی پێم کوتووی. من باوکت لە بەندیخانە ڕزگارەکەم. هەتا ماڵی تاهیرەخان چووی تەنیا بڵێ مێردەکەت خۆش ناوێ؟
سەردانی براکەتت نەکرد بڵێ ژیانی مێردەکەم ژێر و ڕوو بووە؟ لەبەر کارەکانی ڕابردوو داوای لێبوردن بکەی؟ پێی بڵێ لەگەڵمان چاک بێتەوە؟ ها؟ باس کوتت مێردەکەتت خۆش ناوێ؟ کاریگەری بوێت دەیڵم دەڕۆم بیڵێم بۆ وێ نەکوتم ژنەکەم بپاڕێتەوە هیچ غیرەتم نامێنێ. قسەی من لەسەر خۆشنەویستنەوە لە قاوت داوە. منیش لەم قسانە بکەم لەو کاتەوە لە دایک بووە جارێکت چاو لێ کردووە یان بەس باوکت لەبەر چاوتە چاوێکت لە من کردووە یان بەس باوکت لەبەر چاوتە. ئای بە باوکم خۆش بوێ، ئای بە دایکم خۆش بوێ، ئای بە ژن و منداڵی خۆم خۆش بوێ. ئەگەر تۆ تووشی کێشە بوایەتی باوکم دەیکردە هاتووە هاوار و داوای بەشی دەکرد، دایکم دەیکردە هاتووە هاوار و منمی دەکرد. نەی دەکوت واژۆ دەدەم، نەی دەکوت گیان دەدەم. لەم حاڵە خراپەمدا چارێک مێشکم یارمەتی نەدام و ناوی منداڵەکەم لە بیر چوو. بوومە پیاوە خراپەکە. دوو ڕۆژ بە دواتەوە نەبووم، ئاگام لێت نەبوو، بوومە پیاو خراپ. بەڕاستی جێگای غەیاس دیارە، جێگای غەیاس دیارە هەتا بزانێت چی بەم تازە بوو کوزاوایە کردووە بە تازە باوک و تازە دایکێک. چۆنم بیر لێ دەکردەوە بوو بە چی؟ ئەم هالەخانە هاتوو باسی ئەشقی کرد، ئەم کاک ئاهیە هاتوو باسی ئەشقی کرد، باسی فڕینی کرد، هالەخان باسی ئەسپ سوارێکی سپی پۆشی کرد. ئێستا چی بووە؟ ئەمەیە ڕۆژگارتان؟ ئەنوشەخان بمبورە بە پڕکێشی هاتمێرە. بیرت لە پیشنیارەکەی جیهان کردەوە؟ هەلە بێڵە بە ئەگەر ئەم ڕۆژە ناخۆشانە تاوە بێ دیسانیش بتوانین چاو لە چاویەک بکەیت. قسەیکە خراوی نەکردووە، گوتیە خوێنبایی، کتوویەتی دزی. ئەم ڕۆژانە کێ تێدەپەڕێ هەتا دیسان بتوانین چاو لە چاوی یەک بکەین. کاتە هەردووکتان گەورە بن، هەندێک لە ژن و مێردەکان بە ڕۆژێک گەورە دەبن، هەندێکیش لە ژن و مێردەکان ساڵەها دەخایەنێ هەتا گەورە بن، هەندێکیشیان قەت گەورە نابن. دوعا دەکەم کە ئێوە لەو هەندەی دوایی نەبن، لەبەرەوەی ئەو کات منداڵێک لە منداڵەکانی تەلاق زیاد دەبێت.
ئاگەر لە خۆت و لادن بێ. ئای من لەسەر زیندومانی باوکم بووم بە خراپە، خراپێکی ناسەرکەوتوو، بۆ ناسەرکەوتوو لەبەرەوەی باوکم مرد. هەوڵەکەم بێ ئاکامە، بەڵێنمدا بەخۆم لەبەر لە کیس نەچوونی تۆ سەرکەوتوو بە سەرکەوتوویکی باش یان خراپێکی سەرکەوتوو. دیسان دەستی پێکردن. ڕاوەچە کۆڵم ژیانمە بەوە لەگەڵ تۆمە من کارم بەسەر تۆی چییە؟ باسی ژیانی بەڵێ ئەلۆ سڵاو، ببوورە کاک خیاسی سەفا لەوەیە؟ جارێ بەڕێز دەستی گیراوە. دەکرێت پێ بڵێ خاتونێک بەرامبەر ئۆتێلەکە لە ماشیندا دانیشتوە چاوەڕوانی دەکات. زۆر سپاس. خەریکی شێت مەکەیت جان، خەریکی شێت مەکەیت کوژم جان. ئەو ملیاردەوە بۆ ئاوای برایە لەکوێ بگات؟ باشە تو کارت بەمانە چییە؟ ڕزایەت بۆ بینە گیرفانەی تر. تۆ لەکوێ بەهادر لەکوێ؟ تۆ لەکوێ میلیارد لەکوێ؟ بابا تۆ دوێژە خۆت تەلەفۆنە بۆ من کرد مەگەر نەدووە تۆ بێ بۆ لای من. مەگەر شێت بووی
مەگەر دوێنە شەو تەلەفۆنت نەکرد بێن بۆ لات لەجێ تۆ بەهادوور هات ئەو پلانەکەی باشتر بوو ئەو هات تۆتە ژیانی خۆشکەزاکەی خراپەکەی بە چرکە هەواڵەکان بە یەک ڕادەگەیەنن بەس دەزانێن بە کوتێ و بشکێنێ کاک نێرەکەر ئێستا باشە ئەمرە بە دنیاوە نییە من دەمیست لە ئاهی بزم بەڵام بەهادوور وتی نایڵ مێردی خۆشکەزاکەم بکەوێ دەست خڕاتان بۆ ساز دەکەم مەگە بڕیارە جانتای ئاهی بتزی لێمان بەوە بابا لێمان بەوە یانە چی کەوایە ئەو شتە بۆچی تەلەفۆنم کرد بڵێ مەگەر خوێنباییەکەی چەور بێ باشە ئێستا چەورە چی ئەوە دزیە تۆ خۆ فێری من فێری دەرباسکردنی تۆم نەک دزی کەچاڵ ئێستا من دەمەوێت قەرەبووی کەمەوە تۆ دەرباس لە بن قۆڕدا بووی تۆش ئێستا لە بن قوڕای نەک پارە نەکات پەیوەندی بە تۆ نییە بەڵام ئەختەر عاشقی تۆیە کەوایە پەیوەندی بە منەوە هەیە تۆ چی وەم قسانە چی بڵێ چی بە تۆ دەگا باس بڵێ باشە بڵێم ئەرێ هەتا لاهی بتزی پارەی دزی دانێم دوای مەرگم بۆ ئاوا پارەیە بێ پارەیش بێ پارەییە لەگەڵتان نین بەهادر وتی لە سلیم بزین خاوەن کاریاهی جا جیاوازی چییە؟ جیاوازیەوەیە سەلمان بەردەبێ ژیانی ئاوا دابین دەکرێ ئاهی ناوێ بەدەست زیانی خۆشکەزاکەی ناشەوێت دایکی شیان مەراق ناکە ئەس خەزا هەموو ژیانم چاوەڕێیان سێ هەواڵە بووم دەمەوێت شەق و شڕیان کەم بەڵام نەک بەدزی خەریکی دەمری پیاوی ئاکار جوان ئەگە ئاکار جوان بایم ئێستا لای تۆ بووم فاکتۆرەکەیم نرد بۆ حاجی خاتوون تۆ بێجێکەی تۆ هەموو شەوێک دەشکێن و ورد و خاش دەکەی قەرانێک لە دایگۆرەی من وەرناگریا تێگەیشتی؟ من لە سبێنەوەی تر نایم بۆ ئێرە تا خەرزدار نەبم ژنەکەت چی؟ ئەویش جۆرەکەمەیەم ئەو شەوانەی وا ناشێ بۆ ئێرە کرێ هەیە مەگشتەکەم لێرە نییە خاتوونێک تەلەفۆنی کرد کوتی لە ماشینەکەیدا بەرامبەر ئێرە چاوەڕێتە خاتوو؟ ژنەکەمە؟ نازانم قیاس کارم پێتە لە ماشینەکە دوورم مەخەوە کارم پێتە منداڵەکەم لە ماشیندایە تۆ ڕۆحی باوکمان ڕاوەستە قیاس جاری آخرت بێسوێن بە ڕۆحی باوکی من دەخۆی ناتەوێت منداڵەکەی من ببینی؟ نا دەڵێ چی هاڵە؟ من دەگەینیتەوە ماڵێ درەنگە دەترسم بۆچی درەنگە ناتوێت ئێست ینی هاتم دەستت گیرا بوو من و منداڵەکەم دەگەینیتە ماڵی یانە من لێ دەخڕم پێت ناخۆشە ژن شۆفێری بکات؟ نا پێم ناخۆشە کەسێکی ناشیاو لێ بخڕێ مەگە سەردەمی تایارە ڕەشەکەیە جوانە منداڵان هەمویان جوانە
سەردەمی منداڵی هەر جوانە. بیگرە دەمێ ماشنەکە لێ خوڕم. جارێک لەسەر من بە شەڕاتی من گەمجەیم کەم نەبووە لە ژیانمدا. بە زمانی پیاوانە پشتگیریت کردە. منداڵەکە بگرە. هاوپۆلەکەم مانتۆکەمی جۆهەر ئاوی کرد. من لێمدا براکەی هات دوایش تۆ پێت زانی و چووی لە براکەتدا. دوایش هاتی و بە منت گوت ئیتر لە بن گوێ کەس نادێ ها جگە لەوەی سوکایەتی بە بابە وەلی بکات. دوایش من هاتم گوتم من خوێنباییەک وا پارەی دزی بێ وەرناگرم. ها چی و خەڵ لەکوێیە؟ لە کامبەرە هەر دەبێت لەمانەوە بێ ها؟ چاوەڕێ بزانی تۆ دەتوانین ڕای من بگۆڕیەویش جاتاکەی سەلیم بدزێ. ئێستا درەنگانەیە و بە تەنیا دەترسم بڕۆمەوە هەموو ئەمانە فشەیە خزمە خۆشەویستەکەم. من نەمدەزانی پێشنیاری خاڵم بووە. لاموا بوو جیهانی ژنبرات جانتای سەلیم بدزن کاری بەسەر ئاهیە و نابێخۆ ها؟ دەی دیارەکەنا تۆ بەڕاستی لەگەڵی دای؟ من لەگەڵ هەموو شتێکدام واشیانمان ڕزگار بکات. بەڕاستی تۆ کچی کاوەلیت؟ چۆن منداڵی کاوەلیم ئەم دەسلنەوە ڕوخسارە ناشینەت نایەتە خوارێ. خۆت فێرت کردم هەرکە سوکایەتی بە باوکم کرد لێ بن گوێ بدەم. من کچی باوکم نەبم ئەی کچی کێم؟ کچی کاوەلیت و قسە لە دزیەکەی؟ تۆ خۆت لەبەر دزی ساڵک لە بەندیخانە نەبووی؟ من لەبەر پیاوەتی چوومە بەندیخانە دەستم لە پاڕی حرام نەداوە خۆ. ئێستاش نایدەی خۆ بەس پارەکەت بگرە و بینە گیرفانت. هەموو نەشازی و فڵانم لێت دیبوو جگەل لەم فڵانە هاڵە پێم بڵێ تۆ کەیەوەندە خراپ بووی. لۆ ڕۆژەوە لە بەندیخانە درۆم بۆ کردی هەتا بڕۆی. خراپ چۆتە خوێنتەوە. شێواوی چووەتە خوێنمەوە. لۆ ڕۆژەوە لە بەندیخانە درۆم بۆ کردی هەتا مردنی باوکم هەتا عشقێکی بەسام وا هاتە دڵم. ئێستاش عشقەکەم باوکی منداڵەکەم هەڵوەدای باوکیەتی و ئاوارەی شەقامەکان خۆمیش ئاوارەی کۆڵانەکان. لات وایە حەسانە عاشقی کوڕێ بکوژی باوکت بی. ئەگە شەرەف نەبێ حەسانە هەواڵی باشت دەوێ ببیسی. ژیانم زۆر شێواوە دایکم حاڵی خراپە مێردەکەم خەریکە دەمرێت خاڵم خەریکە دەبێ بە دەست. ئیتر چی دەوێ خیاس گەیشت بە هەموو ئاواتەکانت هەمومانت کەلاوە نیشین کرد مەگەر ئاواتت نەبوو بوو بەڵام نەک بەبایی بێکاکوەلی بوون. باوکت نەبووە پێ دەڵێ کاکوەلی؟ تۆ
تۆ هیچ کونێکت باوەدانی بۆ من هێشتەوە هەتا من دانیشم لە لای دەستیەوە پێ بڵێم بابا من باواتەکانم گەیشتوم ئاواتی من چی بوو ئەم هۆتێلە و ژنێکی فێرە هۆشبەر و بێباوکێتی مەگە من چیم ویست بوو لە باوکم دەمەویست تۆ لا ڕاستی دانیشی من لای چەپی لەگەوەی نەهێڵی نە من لا ڕاستی دانیشم نە تۆش لای چەپی نەتێش هالە نەتێش وایە ئێستا برینی بێباوکی لەسەر دڵی هەردووکمانەوە ماوەتەوە ناوی منداڵەکەت چییە؟ لادن ئەی ناوی منداڵەکەی تۆ چییە؟ ئاوا داهاتووی هەردووکیان لە مەترسیدایە داهاتووی هەردووکیان لە مەترسیدایە